بیسەرانی خۆشەویست کاسبکارانی بەڕێز خوا بازارتان بە ئەم جارە لەسەر بابەتێکی زۆر گرنگ گفتوگۆ دەکەین، ئەویش پەیوەندی بە بابەتی دینار و دۆلارەوە هەیە. لەم چەند ڕۆژە بابەتێک و ڕوژێنرا قسەیەک باسکرا کە حکوومەتی عێراق پیشێ لە پێشنیازە بەهێزەکانەوەیە کە دەیەوێت سفری سەر دینار کەم کاتەوە لای بەرێت. ئەوەش ئامادی سەرشیەکەی ئەوە نییە سفرەکان لابرێت، دیناری کەمی لە بەردەستدایە و ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بە تێروتەسەلی زۆر باسی ئەومان کردووە کە عێراق ئەو هەموو دینارە چاپەکات یانی چی دینارەکەی کەمە. عێراق ئێستا زیاتر لە 101 تریلیۆن دیناری چاپ کردووە، ینی لە 250 دیناریەکەوە 50,000 کۆیکەیتەوە 101 تریلیۆنی چاپ کردو، بەڵام بەشێکی زۆری ئەمە لە ژێر کۆنتترۆلی خۆیانە لە ناو بازاڕایە، لە خەڵک لە قاسە و لە دەخیلەکانیانە لە کۆمپانیەکانیانە لە ناو بەرگەسەرینە شاردویانە تاوە پاراستویانە لە دەرەوەی سیستمی بانکیەوە تەستێر کوڵیت ناکان نایەتە ناو ئەو بازن ئابووری و دارایی عێراقکە هەیە. 9 بۆ 10 تریلیۆنی لە ناو سیستمی بانکیە و بڕەپارێش کەمە کە لە جێی نەبووانە. عێراق ئامانجی ئەوەیە بۆی ئەو دینارانەی کە نووسون خەبەریان کاتەوە کون بیان هێنێتە دەرەوە. یەکێک لەو ڕێکارانەی گرێتە دەبەر ئەوەیە کە دەستکاری سفرەکان کا بۆی خەڵک پارەکانیان بێنەوە بۆ بانک. دواتر حکوومەتی عێراق ڕێکارێک دەگرێتە بەر بە شێوازێک کە کەمێکی دیکە بۆتانی باسەکەم کە حکوومەتی عێراق بەنیازی چییە، وامە کاریگەری ئەرێنی هەیە نەرێنی لەسەر بازاڕەکان. ئەم بابەتە مەراقمە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەرا قادر گفتوگۆ بکەم بۆی دیمەنەکان زیاتر ڕوون بنەوە و تەمەمش لەم بابەتانەمێنێت. دکتۆر کامەران خۆشحاڵم کە گفتوگۆ لەگەڵەکەم جارێکی دیکە لەسرم بابەتە. دکتۆر بەرلۆی باسی بابەتی دینار و دۆلار بکەین هەر بژیت، بەرلۆی باسی ئەو دینارانە بکەین کە هەیە، ئەمەوێت لە چەند هەواڵێک بە کورتی پێکەوە شرۆڤە بکەین. ئیشێک لەوانە ئەوەیە لە هەمومان چاوەڕێمانەکرد 15 محەممەد شیع سوودانی سەردانی ئەمریکا کەیشی لە بابەتە سەرەکیەکان بریتی بوو لە بابەتی دینار و دۆلار، لە 15 دوانە کرا لە 15 چوارە کرا. بەرحاڵ چاوەڕوانی چەند مانگەی دەهێنا ئەم بابەتە چی لێ سەوز بوو، ئەمریکەکان چیان لە زاری سوودانی وەرگرت؟ بەڵێ دیارە لە ئەوڵەوە کێشەکە مثلەن یعنی کێشەی مەسەلەی سیستەمی بانکی و دیناری عراقی و دۆلار لە پێش ساڵی 2020 قسەی لەکراوە، بەڵامی تر کەوتە ساڵی مانگ 2022. طبعا هدفی ئەمریکا مثلا یەکێک لەو تەقدیراتانی کە من ئەم کردکام و ئەمریکا سوورە لەسەری کە دۆلار نەچێ بۆ ئێران و تیجارتی نێوان عراق و ئێران کسکە، بەڵام لە ڕاستەکەی ئەوەی کە بینیم هەدفەکە زۆر ئەوە نەبوو. ئەگەر وانە بواە تا ئێستاش تیجارتی نێوان عراق و ئێران هەیە و من پێشتر لەسەر ئەساسی ئەوە ئەمود دۆلار بەرزبێتەوە کە ئەمریکا ئەوێت ئەو تیجارەتە ئەو بازرگانی نێوان عێراق و ئێران کەم کاتەوە. هەدفی تری هەبوو، هەدفەکەی تر چییە؟ هەدفەکەی تری ئەوەیە کە عراق بکاتە ژێر سەیطرەی خۆیەوە لە ڕووی ئابووریەوە، چونکە بەڕاستی ئەمریکا بەس عراقی بەدەستێ بەس لە ڕووی ئابووریەوە، گەرنا لە ڕووی سیاسی و عسکەریەوە زۆر بەدەستیەوە نییە بتا بڵین بەو معنایی کە بەپێ ئارا تقریبا یعنی ئێمە ناڵێن 100% بەس بە تقریبا بەپێ ئاراسی ئەو بچۆڵێ. بەڵام ئێستاش هەر ئەم دیناری خۆمان کە بەرامبەر بە دۆلار هات و چۆکار لە ژێر دەستی ئەمریکایە، بەڵام ئەمریکا چەند مەرجێکی بوو بەڕاستی بۆ ئەوەی کە توانێت تعامل لەگەڵ عێراق بکە و عێراق تعاملی لەگەڵ ئەمریکا بکە و ئەمریکا ئاسانکاری بۆ بکە. کۆمەڵی مەرج بوون، بەڕاستی مەرجەکان زۆربەی هەر زۆری سیاسین و بەشێکی اقتصادین و بەشێکیشی هەیە بە سیستەمی مالیەوە. ئەم سیستەمە مالی کە ئێستا عێراق بەردەوام یعنی تعاملی لەگەڵ ئەکات ڕۆژانە و یەکێک لەوانە مەسەڵەن سفرەکانەکە دوایی باسی ئەەکەین و یەکێک لەوانە سەحبکردنەوەی ئەو هەموو ئیدیخاراتانەیە ئەو هەموو سەیڤێنانەی کە لە ناو ماڵەکانە بێنێتەوە ناو بانک. ئەمە بۆ ئەمریکا زۆر باش، یەکەم بۆ پێشکەوتنی عراق باشە، دووەم بۆی کە ڕوون بێ ئەو ترانزاکشنانە پارە چۆنێت و چۆن ئەڕوا بەڕاستی چەندین گەندەڵی ڕیا و یەکێکی تر لەوانە ئەوەیە کە ئەمریکا ئێوە بینیتان و ئێمە هەمومان بینیمان کە چەندین عقدی گەورەی بواری وزە لە نێوان کۆمپانیەکانی ئەمریکا و عراقدا وڵا حکوومەتی عراقدا ئیمزاکرا بە تایبەتی ئەوانەی لە ئەچێتە گازی سروشتیەوە مەسەلەن بۆ ئەوەی بەڕاستی سەپڵای یا خستنە ڕووی یا بەرهەمێنانی گازی سروشتی، چکە عراقێک لە وڵاتە دەوڵەمەندەکان ڕێژەکەی بەلایانی کەمەوە بەرزکاتەوە بۆی کە بتوانێت منافەسی ئەو وڵاتانی بەرامبەری پێ بکات. وڵاتانی بەرامبەر زیاترمە بەسمان رووسایە. هەروەها بەکارهێنانی عراق بە شێوەیەکی ناڕاستەخۆ لە ناو ڕێکخراوی ئۆپیک پلەسە
با بڵین نەک ئۆپیک پلسە کەسە کارتێڵێکیان دروست کردەوە بەڕاستی ئێستا نەوت لە نێوان $85 بۆ $90 یعنی هاتو چۆکە کە ئەمە ڕێژەیەکی زۆر نرخێکی زۆر بەرزە بۆ ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت هەڵاوسانی پێداوەزێنێت چونکە ئێستا سوودی بانکی بەرز کردوێتەوە یعنی تەسحی بەخۆی هاتووە کۆمەڵێک ئەوێ چالاکی ئابوورەکان کەس بێت لەم ڕۆژانەیە GDP هاتە سەر 1.6 لە 3.5 بەڕاستی سوی بانکی بەرز کردوێتەوە بۆی چالاکی ئابوورەکانی کەم بێتەوە بۆی هەڵاوسان دابەزێت بەڵام ئۆپیک ئەچێت کارتێڵە دروستکە هەردوومان جارێ لێەوە ڕاستە جاوە ئەوە چاڵنج و ئاڵنگارێکی گەورەیە لە بەردەم عێراقا ببوورە کە بینی بەجارێ مات و حەیرانە بە قووەی جەزبە نازانێ بەڕاستی ئایا بکوێتە کاملا لە ئەمریکا کە کەیفی بە بەرزبوونەوەی نرخی نەوت نایان لەگەڵ ئۆپێکا بمێنێتەوە بەڵام بەنیو دەقت بەڵێ فەرموو هەر ئەوە بووتم ئێمە ئۆپیک بە عێراقڵێ هەری یەکسانی ئۆپیک بە عێراقڵێت کاکەجان پرۆدەکشنە کەم کەرەوە ئەو بەرەمێنان و زۆرە ئێستا عێراق بەتەمان لەگەڵ هەرێمی کوردستانە مەسەن نەوت بنێرنە دەرەوە کەواتە نەک لەوەی کەمی کاتەوە زیای ئەکات کە ئەمە دژایەتیکردنی سیاسەتی ئۆپیک پلسە مەسەن ئەوەی یەکێکە لەوانەیە کە زۆر وازەحە یعنی ئەمریکا بەڕاستی ئەوێت کە نەوت هەرێمی کوردستان بچێتە دەرەوە یعنی هەناردی دەرەوە بکرێت کەواتە بەبڕی 400,000 بەرمیل نەوت بڕی بەرەمێنان زیاد بکات تەسیر لە قراراتی ئۆپیکەکە بەڵێ زۆر دروستە ڕاگررتنی هەناردەکردنەوت لە قۆناغەکانی سەرەتایە ینی $3 نرخی نەوتی بەرز کردەوە چکە لە 100 نەوتی گیانەکە بە تایبەت خۆی لە 100 زۆر نییە بەڵام لەبەرەوەی دیار نییە تاکەی دەست پێکاتەوە ئەوە کێشە گەورەکەی دروست کردەوە بەڵام دکتۆر لە سەروی 22 بۆ 24 بانکی عێراقی ئێستا سزا دراون هەرچەنە هەندێک بەرپرسی بانکی ناوەندی پیان ناخۆشە بڵێن سزا دراون لە سزانیە بێبەشکردنە لە دۆلار بەڵام بێبەشکردن لە دۆلار این سزادان و ئەنی وەکو وایە کەسێک بڵێ هەناسە بە و ئۆکسسیژینی شنایەمێ بەشێکی زۆر ئەو بانکانە دروست بوون بەس بۆەوەی دۆلار بکڕن و بفرۆشنەوە ینی ئامانجی سەرشیان کڕینی دۆلارە کە تۆ بێبەشێکی لە دۆلار یعنی بێبەشە کردۆ لە ئۆکسسیژین جگەلەوە ئامانجەکەشی ئەوە نەبێت بانک بەبێت دۆلار چمانایەشی هەیە بۆیە بێبەشکردن بێت لە دۆلار یا بلاکلیستکردن بێت من پێم وایە سزا دراون هیچ زانیاریەکەت هەیە کە ئەمریکەکان بەڵێنیان دابێت ئەو ژماری ئەو بانکانە کە لە ماوەی ڕابردووە سزا دراون و سزادانەکەشیان هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار بوو یا دابەزەی نرخی دینار بوو ئەمریکەکان پاشگەز ببنەوە لەو کار ئاسانی بۆ عێراقکەن بەڕاستی من کە کاتێک هەواڵێک ئەبیستم تەنها لە حکومەتی عراقیەیە لەوانی کە منسەبیان هەیە پلیان هەیە لە حکومەتی عراقی تەنها یا لە بانکی مرکزی سەیری ئەوە ناکەم سەیری ئەو مەسەسەی ڕۆیتەرسەکەم بزانم ڕۆیتەرس باسیەکە بزانم جیهەتێکی تری بێلایەن باسیەکە دیان هیچ نەبێت بزانم بانکی فدرالی ئەمریکا خۆی باسیەکە یا بەلایە ئەڕوات بەڕاستی من خۆم تا ئێستا نەمبینیوە نازانم یعنی زۆریش بە دوایە گەڕام نەمبینیوە ڕەنگە هەبێ نازانم بەس من نەمبینیوە لەبەرەوە تا ئێستا ناتوانە بڵێم 100% وایە بەڵام ئەگەر ئەوانە بشکەنەوە سیستەمەکانە بێ بۆ شێوەیە بێ کە ئەمریکا ئێوە بیکەن و ئەمریکا یەکەم جار بەتومی هاتە ناو وەزعەکەەوە و وتی ئللا ئەبێت هەموو شتێک بە هین بێت بە مەسەلەن بە ئەو سیستەمە بێ کە ئەمریکا دانا با بڵێن بە سیستەمی سویفت بێ هەموو شتێک کە تۆ شتێکەکڕی لە هندستان ئەبێ بە ئەو پارێ بە تەحویلات بڕوا و تۆ ئیسرادی بکەیت بەڵام دوایتر تۆزێ شل بۆ لەو قرارەزانی وەزعی عراق تێگەچێەوە ئیش نایەوێ وەزعی عراق تێکچێت نەک نایەوێ ئێوە سەپۆرتی ئەم حکومەتە بکە هات هەنێ تەنازولاتی لێکرد لەو قیاساتانی خۆی چ تەنازولاتی مەسەلە یەکێک لەو تەنازولاتانە ئەوەیە کە فێس ئەبوو ظەبی بانک مثلا یەکەم بانکی ئەبوو ظەبی بڵێن ئەو بانکێکە ناوی یەکەم بانکی ئەبوو ظەبیە لە ئەبوو ظەبیە ئەمریکا هاو عراق تیجارتی هەیە لەگەڵ ئێرانە ئێت چی بکەین ینی تیجارتمان هەیە ڕێژەی تیجارتەکە نزیکەی $10 ملیار واتە تۆ $10 ملیار بێ بەری بی بە ئێران جا بە چ درراوەگەیت ئەویان هەر بۆ ئێران هەر باشە مەسەلەن ئێستا تۆ ئەمریکا پێیوت باشە مشکلە نییە دۆلاری مێرە بەڵام تۆ ئەو دۆلاری کە منت دەمێ بیگۆڕەوە بە دراوێک بۆ نمونە یەکێک لەو دراوانە درهەمی ئیماراتیە تۆ بە درهەمی ئیماراتی بیە بە ئێران باشە ئەمە یعنی بۆ ئێران هیچ مشکلی نییە ئێران باشە درهەمی ئیماراتی وەرەگرێ خاتە سە حسابەکەی خۆی بازرگانانی خۆیان کە بڵێن ئیسرادات تەصدیر بۆ عێراقەکەن بە درهەمی ئیماراتی وەری ئەگەر بەشێکی ناڕاستەوخۆ دوایە ئەم درهەمە ئیماراتی بۆچی بەکارێنەوە بۆ ئیسرادات لە کۆریای باشوور بۆ نمونە شتێنن
ئێ باشە پرسیارێک لێرە تۆ سال ڕەنگە بڵێ ئێ باشە کۆریا باش درهەمی ئیماراتی وەرگێ وەڵامەکەی نەخێر ئەی چییە کە ئێران لەو کاتەیە دیسان و درهەمی ئیماراتەکە ئەگۆڕێتەوە بە دۆلار لەناو ئیمارات و دۆلارەکەیەتەوە بە کۆریای باشوور کەواتە ئەمە ئاسانکاریی زۆر بوو بۆ عێراق دکتۆر ئەمە جگە لەوەی کە خۆڵ ناکرێتە چاوی خەڵک ئێستا زۆر وریا و وشیارن ینی ئەوە تا تۆ ئەزانی کە ئەمە ینی هەر تاکتیکێکە دۆلارەکە وەرمەگرە درهەم وەربگرە دوایی تو خۆ درەمەکە بکەرەوە بە دۆلار ئەمە فێڵێکە ینی ئەمە ئەمریکا بۆ ئەمە ئەکایانی ئەوێت دەمی چێدا بڵێ خۆی من پێشتر تێبینی مەکرد بەڵێ طبعا من پێشتر تێبینی ئەو مەگرم باشە بۆ لە عێراقی هەڵپێچاوە ئیلا ئەبێت تۆ نابێ تیجارەت لەگەڵ ئەو وڵاتانەیە بکەی کە لەلایەن حکومەتی ئەمریکا بڵێن گەماری لێتەوە ئەموو باشە ئەی بۆ دژی ئیمارات ناوەستێ خۆ چەندین بانکی ئێرانی لەناو ئیماراتە ئەی بۆ باشە بەوان ناڵێت ئەی بۆ بە تورکیا ناڵێت مەسەرەن یعنی من جایمە تێبینی ئەوە کرد دوای ئەوە هەدەفەکەی بۆ دەرکەوت ئیتر یا دیارە هەموو کە نەیتوانێت 100% کە خۆی ئەوێت جێبەجێ بکە چکە عێراق تێگە چوو وەسعی ئابوووریەکەی بەڵام بەلایانی کەمەوە چی کرد ئەم ئاسانکاری کرد بۆی تیجارەتە ئەو تیجارەتە کە کەرتی تایبەتەکە بیکە بەڵام ئەو تیجارەتە کە حکومەت دەیکات ناتوانێت بە درهەم بیکات بۆ نمونە تۆ گازی سروشتی لە ئێران نەکڕی ناتوان یعنی ناکرێت ئەو تۆ بێنی درهەمەکە بێنی ئەو بکەیتەوە چکە وازحە هات گازە سروشتەکەی بڕی هات ئیسراداتی کارەبای کەم کردەوە یعنی هەر بڕی پێم وابێ هەر بڕی بێتی هات وەسائلی تری بۆ ڕێگەی تری بۆ داناوتی وەرە لە ئەردن بیکڕە لە ئیمارات بیکڕە گازی سروشتی لە قەتەر ئێستا گاز و کارەبا بۆ چەند مانگی دیکەش درێژ کراوەوە بەردام درێژی دەکاتەوە ینی نەبڕاوە گاز و کارەبای ئێران هاوردەکردنی بەردەوامە ینی دکتۆر بەڵێ قەتعا نەبڕا بەس یەک تۆز بەڵێ بەڵام کەم بۆتەوە ڕێژەکەی کەم بۆتەوە من ئاگادارم لەوەی کە لە ئەردنەوە پلان هەیە وابزانام لە دوسێ هەفتی داهاتووە ئیتر تەواو ئیسراداتی کارەبا لەهین لە ئەردونەوە کرێت بەڕاستی بەڵێ ڕاستە و ئەم کۆمپانیانش کە عەقدیان لەگەڵ ئەمریکەکانە کردو حکومەتی عێراقی عەقدی لەگەڵا کردووە لەگە ئەمریکاکە بۆی کە گازی سروشتی لە ناوخۆ بەرهەم بێنن بۆی کە بتوانن تەولیدی یعنی پرۆڤایدی بڵێن تەزویدی بکەن تەزویدی ئەو گازی سروشتەوە محطاتی کارەبا لە عێراق بۆی کەمتر پشت بەسێ بەدەرەوە طبعا ئەمە زۆری پێچێت و 4 ساڵی پێچێت بەڵام باشترین وەسیلەکە خۆی ئەمریکا ئاماژەی پێکردووە کە گازی سروشتی هەرێمی کوردستانە ئەتوانێت لە ناوخۆ باشە کاک دکتۆر ئەتوانێت ئینتاجی زیاد بکرێ و ئیکتیفای ذاتی پێ یعنی عەرەبە شی علاشی لە کۆبوونەوەکانە گەشتن بەوەی کە یاسەلە نیشاندەری دڵخۆشکەر دەبینین بۆ دینار ینی ئێستا ئەم ڕۆژانە کە دەیبینین دینار تۆزێک دۆخی باشە دۆزێک هۆکارەکەی چییە هیچ پەیوەندیشی بە سەردانەکەی سۆدانیەوە هەیە یاخود نە پێش سەردانەکەی سۆدانی چەند مانگە پێش سەردانەکەی سۆدانی ئیشی بکرابوو ئیشی زۆری بکرابوو و ئەمریکا وکوتم ئەو ئاسانکاری کرد ئێستا بۆچی 260 میلیۆن دلار ڕۆژانەیە 260 میلیۆن دلار ڕۆژانە چێتە قەڵبی حواڵەوە ئەو حواڵەیە چۆنە یعنی با ئێمە باید 260 میلیۆن دلار بە دۆلار لە وڵاتانە کە ئەمریکا بانی نەکردوون ئیسرا دەکەین وەڵامەکەی نەخێر ئەو 260 کە بە حواڵە ئەکرێت بەشێکی بەو شێوەیە مەسەلەن پارەکەکرێ بە ئێرۆ یۆرۆ پارەکەکرێ بە لیرەی تورکی و لیرەکە بەکارێنن دوای ئەکرێتەوە بە دۆلار پارەکەکرێتەوە بە درهام و بە هەماشەوە ئەگەر نا ئێمە لەو دەوڵەتانی کە لەلایەن ئەمریکاوە بان ئیسرادات زۆرەکەین پارێکی زۆرمان ئەچێوێ بەڵام پارەکەمان بەچی ئەکرێ بە و دراوانە و ئەنج دوای ئەکرێ چۆن ئەکرێ بە دراوانە مەبەستە چێسە بۆ نمونە من بازرگانێکم با 1 میلیۆن دلار برنجەکڕم لە هندستانەوە باشە دینارە بەم لە بۆ بانکێک 1 میلیۆن دلارم بۆ حواڵاکە بۆ بانک ئۆف ئیندیا ڕوپیەم بۆ حواڵاکە یا دۆلار نا بۆ هندستان ئەکرێت دۆلار بێ ئەگەر مخالفەی نەبێ کۆمپانیەکەی هندستان مخالفەی نەبوو ئەم کۆمپانیا ئەم بازرگانی ئێمەش کە لە هەرمی کوردستانی لە عێراقە ئیشەکانی تەواو بێ هەر بە دۆلار بۆی تەحویلەکان چونکە بەڕاستی شتە ئەسڵەکە دۆلارە ئەقەینا زیادکردنی ژمارەیەک دراو وەک دۆلار حواڵ وەک یوانی چینی درهەمی ئیماراتی لیرەی تورکی ڕوپی هندی ئەمانە زیاد کراون بۆ سەر سەکوی ئەلکترۆنی یادیواتە مامەڵەکان تەنیا بە دۆلار نییە یعنی کاتێک کە من کاڵایەک لە چین و هاورداکەم یوانیان بۆ حواڵاکەم یان دۆلار کۆمەڵێک دراو زیاد کراوە تەمان لەو سیستەمەیە ئەمە ئاسانکاری زۆر بۆ بازرگانانی عێراق کردو ینی کێشەی ئەم لە ئەولایەتیان نابێت تۆ لە کۆمپانیایەکی سین مەسەلەن ئیسراداتی ئەکرد پێشتر ئەوایە چی بێت
ئەو کۆمپانیا لە لیستی ڕەشانە بێ وابێ و وازح بێ و مەلەفاتی وازح بێ و خۆت مەلەفاتە وازح بێ ئەمانە بەڵام ئێستا ئەو زۆر ئەوانی ناوێ مادام پارەکە ئەچێ بۆیەوە ئەکرێ بە لیوان و لیوانەکە تۆ بەکارێنی بۆ کڕینی ئەو شتا ئەوە یعنی ڕەنگە بۆ بازرگانەکە زۆر ئاسانتریش بێ بۆ وڵاتەش لەوانەیە زۆر ئاسانتر بێت مەسەلەن بە هەمان شێوە بۆ لە ئیمارات ئیسرا دەکەی بۆ نمونە لە تورکیا ئیسرا دەکەیت ئەیکەن بە لوودەی تورکی لە وڵاتانی ئەوروپا چۆن ئەیبینی دۆخەکە چۆن ئەبینی دکتۆر یعنی ئەمە ئەمریکا خۆ ئەزانێ ئەم شتە نانە ئەوە دروستە ئەمریکا زۆر باش ئەم دقەیە مادام ئەمریکا ڕازی بەڵێ ینی هەستەکەی بازار چی لێ دێ بۆ نمونە بازاری دینار و دۆلارەی بۆ نمونە ئەم دۆخە 146,000 ئەمێنێتەوە یان بەرزتر دەبێتەوە یایی با بڵێن دینار زیاتر دابەزێ یاگەری بەرزبوونەوەی زیاتر هەیە دینار بۆ یعنی زۆر دانابەزێ بۆ 134 و 36وانە لەبەرەوەی کە کاتێکم تحویلاتان ئەکرێ پەڕاستی پاریتی ئەچێت لەم پارێ بیگۆڕی بەو پارەیان تحویلاتێکی لە بانکێکەوە بۆ بانکی تر پاریتی ئەچێت یعنی پێشتر بەلایانی کەمەوە ئەگە دۆلاریش بۆ تحویلکەن حتا دۆلار بۆ تحویلکەن و معاملەکە متەواو 138 و 139 ئەکەوت جایتە ئەم دراوەی تیا بلەم دراوە بیگۆڕم بەو دراوە ئەوە بۆیە لێرە وەستاوە 146 و 145 وانە ڕەنگە کەمتر بێ بەسترە گەبێتە سەر 143 ئەوانە کەسەکە بۆ ئەچێت بەڕاستی ئەچێت ئەو معاملەی بۆ کاو لە بانکی مرکزی و ئەبکاو بێنەسکە و ئێلکترۆنال لە بازاڕی کرێت و تاو لەبەرەوە کە کاتێک یەتە ئاستێکی نزم ئەو بازرگانانە یەنە لەناو بازارە ئەیکردنەوە لەبەرەوە تۆزە زەحمەتە بێتە سەر ئاستێکی زۆر نزم بەڵام ئەگەر ئەمریکا ئاسانکاری بۆ بکات ئاسانکاری وەکو پێش ساڵی 2020 بەڵێت بەڵام ئەگە ئاسانکاری بۆ نەکاو قورسی کات زیاتر بەرزبێت یعنی بەدەست ئەوە بەڕاستی من هەر لە کاتی خۆیەوە بەس من لە کاتی خۆی وتومەکە ئەم شتە سیاسیە چکە تۆ لەبەرەوەی کە 150 میلیارد دلار هەیە 130 میلیارد دلار هەیە زۆر کێشەونیە دلار بەرز بۆ دلارێنی بەڵام کە نێڵێ بڵێ چی بەڵام کە ئاسانکاری کرد ئەو کاتە دابەزە بەڵام ئاسانکاری نەکرد و تۆنگی کرد ئەو کاتە بەرزەبێتەوە یعنی شتەکە صرف سیاسیە جا ئەمریکاش سێری بارودۆخەکە ئەگە بزانە چەندێک وەسعەکە لە ژێر جڵەوی خۆیەتی لە ڕووی سیاسی و عسکەری و مەسەلەن ئابووری ئەمانەوە بەڕاستێک باشە دکتۆر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە من هەندێک سەرچاو هەندێک زانیاری دروست هەن بەڵام تا چەندێک شتەکە چێتە بواری جێبەجێکردنەوە قسەیەکی دیکەیە گوایە حکوومەتی عێراق هەرچەنە من پرسیارم بە فەرمی لە بەرپرسانی بانکی ناوەندی کردووە ئەوان ئینکاریان بابەتاکەن بەڵام قسەیەکەیە لێرە و لێ گوایە حکوومەتی عێراق جارێکی دیکە بوێت دەستکاری نرخی دینار و دۆلار بکاتەوە $1 لە بەرامبەر 1450 دینار دابنێ واتە $100 بە 145,000 ئێستا بە 131,000 بە 132,000 بیکا بە 145,000 تۆ هیچ لەسەر ئەمە زانیاریەکە تێ پێت وایە شتێکی لەو جۆرە کارێکی دروست بێ ئێستا بەتایبەت کە بودجێ عێراق بودجێ ساڵی 2023 و 2025 $100 بە 132,000 دانراوە ینی جێگیر کراوە تا 3 ساڵ بەڵێ مەسەلەی بەرز با بڵێن کردنی $1 بەرامبەر بە 1445,446 پەیوەستە بەوەی کە ئەگەر هاتو حکومە بانکی مرکزی عراقی توانی ئەم ترانزاکشنانە یا ئەم تحویلاتانی کە لە دەرەوەیە نزیک کاتەوە بۆ نمونە تێچۆکەی 3,000 بۆ نمونە ئەگەر 145 دانێت تێچۆکەی بێ بە 140 دیڵە لە بازاڕ بە 149 ئەگەر توانی وای لێ بکە بەڵێ ئەیکاتەوە بۆنە لە پێناو چی لە پێناو یەکشت لە پێناوی کە یارمەتی وەزارتی دارایی بات کورتێنانی یەکجار قەبارە گەورەی هەیە بۆ ئەوەی کە لە باتی $100 کە وەزارتی دارایی ئەیاد بە بانکی مرکزی بە 130 یا بە 130 بیە ئەو کاتە بە 145 یاواتە هەموو $100 یا بە 146 یاواتە هەموو $100 بانکی مرکزی یا با بڵێ وەز ببوورە وەزارتی دارایی 16,000 زیاتر دەسەکەوێت بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانە بەڵام ئەمە کەی ئەیکات کاتێکیکا کە توانی ئەو ترانزاکشنانە بێتە سەسکەی خۆی ئیتر بازرگانی بێتەوە سەسکەی خۆی ئەو دۆلارانی کە تحویلی ئەکات ئیشوکارەکانی بە باشی بڕوات بۆ دۆخێکی وەکو ئێستا زۆر گونجاو نییە ئەو ترانزاکشنانە ئەو تحویلاتانە $3 3,000 فەرق بێت ڕاستە بەڵێ عەفوان ئێستا دۆخی بانکی ناوەندی عێراق و بانکەکانی وەزارەتی دارایی لە دۆخێکایە چونکە ئەمە کردەوەیەکی ینی نەشتەرگەرێکی زۆر قورسە بیکە یەکێکە لەو نەشتەرگەریانەی کە لە سیستمی دارایی عێراقا بکرێت نەختینەی یان بەستە بە تایبەت دۆخی ئابووری عێراق ئێستا یارمەتی دەرە بۆی عێراق جارێکی دیکە گۆمەکە بشڵەقێنێ نەخێر تا کۆتایی ساڵی 2025 بە هیچ لەبار نییە ئەگەر بەڕاستی شتێکی وا بکە ئەوە خۆکوشتنە لەبەرەوە تا کۆتایی ساڵی 2025 ئێستا ساڵی 2024 مانگی
کۆتایی مانگی چوارەوانەیە واتە تۆ بڵێ ساڵی 2025 و کۆتاییەکەی تقریبا لە دوای ساڵی 2026ەوە ئەگەر ئەو سیاس ئەو استراتیژەیە کە بانکی مرکزی عراق و بانکی فدرالی ئەمریکا پەیڕەوی ئەکەن ئەگەر تا ئەو کاتە کۆتایی پێ بێت واتەیتر تەواو بێتە سەسکەی خۆی بە تەواو ڕاستە ئەو کاتە چی بێت لە دوای ساڵی 2026ەوە قابلی ئەوەیە بیگۆڕێت یعنی ئەو کاتە احتیاطاتێکی زۆر زۆری لایە بانکی فدرالی ئەمریکا ڕێگەی پێبات ئەگە لە کاتی لێقەمانەوەی کە لە پرەکە خواستێکی زۆر لەسەر دلار دوور زەبێت لە بەریکە دینارێکی زۆر لە لای تاکەکانی کۆمەلگای عراقیە خواستێکی زۆر لە ترسا طبعاً ئەو خەڵکە پەلاماری بە ئەو کاتە چی ئەبێت بانکی فدرالی ئەمریکا 15 میلیارد دلار و 20 میلیارد دلاری باتێت بۆ ئەوی کە دینارەکان سەحب کاتەوە دلار بخاتە ناو باشە دکتۆر ینی جێگیر ئەمێتەوە بەڵام ئەگەر وانە بێ زۆر باشە ئەمە ڕامەکێشەوەی باسی شتێکی دیکە بکەم ئەزانی دکتۆر عێراق لە ساڵی ڕابردووە 142 تریلیۆن دیناری خەرج کردووە ئەگەر 100 دلار بە 145,000 بووایە حکوومەت عێراق پێویستی بە 97 میلیارد دلار بوو بەس ئێستا یعنی ئەمە تایید بۆ قسەکانی بەڕێزێ بەس ئێستا 107 میلیارد دلاری خرج کردووە واتە هەر 142 تریلیۆنەکەی خرج کردووە بەڵام پێویستی بە 107 میلیارد دلار بووە بۆی 142 تریلیۆن خرجکە واتە 10 میلیارد دلار زەری لە خۆیەوە بەس لە گۆڕینی دینار لە بەرامبەر دۆلار لە بریوی 145 بێ بە 132 دەیفرۆشێ لەگەڵ ئەم قسانەیە کە هەیە بانکە هەلەکانی عێراق قسێکی سەیریان کرد دەڵێن وەزارەتی دارایی عێراق 44 میلیارد دلار قەرزاری بانکی ناوەندی عێراق ئەگەر ئەم ساڵ قەرزەکانی بداتەوە کە وعدەی دانەوەی قەرزەکەیە ئەوە دوور نییە بانکی ناوەندی عێراق ساڵی داهاتوو 100 دلار بکە بە 100,000 دینار واتە هەموو 1 دلارێک لە بەرامبەر 1000 دینارا بێ من و تۆڵین ئەبێت دینار زیاتر دابەزێنرێت 100 دلار بکرێ بە 145 باشترە نەک بە 132 ئەگەر بانکەکان ئامادە بن بۆی عێراق زەرێکی زۆر نەکە کردنی 100 دلار بە 100,000 چ واتایەکی تەندروستی هەیە بۆ ئابووری عێراق بەڵێ طبعا جارە چ پەیوەندیەکەیە لە بینی بەخشی ئەسڵەن وەزارەتی دارایی عێراق بۆ قەرزارە نەوتێکی زۆری فرۆشتووە بە گران فرۆشتوێتی 200 تریلیۆن دینار بودجەکەتی 142 خرج کردووە وەزارەتی دارایی تۆ بۆ قەرزاری یەکێک لە شیکارەکانی من ئەوەیە کە من قسەیەکەم دەست بە خەڵک هەیە بەیانی ئەو شتێک من وتومە بەیانی جێبەجێ بن کاکە ئەو شتێککە من ئێڵێم بۆ ساڵ و 2 ساڵە یعنی من سری دوور ئەەکەم خۆ سری ئێستا ناکەم بڵێنەوە حکوومەتی عراقی ڕووخا و نازام چیوانە بەڕاستی جارە پرسیارکەوەیە بۆچی وەزارەتی دارایی قەرزارە ئەی تۆ نەو دەفرۆشی نەوت بە 90 دلار فرۆشی باش تا 5 دلار فرۆشی 3 میلیۆن نێتە دەرەوە ئەڵێن عێراق پارێکی زۆری هەیە وایە نازام کێشەکە لەمەیە کێشەکە ئەوەیە کە بودجەی عێراق من دەمێک لە کاتی بودجەکە شاروام وتووە کورتێنانی زۆر گەورەی هەیە تۆ ئەم کورتێنانە واتە خەرجەکانێ زیاترە لە داها لە ئیرادات لە داهات کە تۆ خەرجەکانی زیاتر بوو لە داهات کێشە بۆ دراوەکەی خۆ دروستەکەی کێشەی بۆ دروستەکەی لەبەری کە تۆ کە خەرجەکانی زیاتر بوو ئەبێت چی ئەوێ خۆ قەرزارکەیت یان ئەبێ پارە تەبعکەی ئەو 44 میلیارد دینار ئەو 44 تریلیۆن دیناری کە هەیە یا 44 میلیارد دلار یا 44 تریلیۆن دینارە کە هینی بانکی ناوەندیە و یاتی بە حکوومەتی عراقی ئەمە ئەگە بە دیناری طبعاً بە دیناریایەت ئەگە بە دیناری یابێتیە ئەوە زەختێکی گەورە لە ناو بازارە دروستکە لەسەر دۆلار یعنی کێشە بۆ سیاساتی نەختینەی دروستەکات من خۆم ئەوەم ئاگال لێ بۆ کە محافظی بانکی مرکزی داوای لە وەزارەتی دارایی کردووە کە تۆ خەرجەکان زۆر و قەرزاری زۆر قەرزاری تۆ نەفقاتی ئیستثمارەکان بوەسێنە بەڵام وەزیری دارایی ئەم وەزیری دارایی کە ئێستا لە تەیف سامی ڕەتی کردوتە کە نەفقاتی ئیستثماری بۆسێنە ئەگەر نەیوەسێنێ کوتێنانەکە گاپەکە گەورە ئەبێ و هەر بەردەوام لەژێر قەرزە ئەبێت بۆچی لەبەرەوەی کە تۆ ئەگەر 8 میلیارد دلار دەسەکەوێت ماگانە وەزارەتی دارایی هەژمن تۆ واز لە داهاتی نانەوتی بێنە چکە لە ساڵ 5 زۆر شانی باس نییە ڕاست 8 میلیارد دلار داهشتی هەشتا بەڵێ داهشتی هەشتا دوومان کەش 96 میلیارد دلار تۆ گە 100 میلیارد دلاریش بێ واتە 130 تریلیۆن دینار دەسەکەوێت گەڵا بە 130 نیە وەزارەتی دارایی نایە بە بانکی مرکزی بە 130 تریلیۆن یعنی ئەگەر حتا ئەگەر 100 میلیارد شتێک 100 دەسەکەوێت 130 تریلیۆن تۆ 144 سەرف کردووە کەواتە تۆ قەبارەی خەرجەکان زۆرە لە کاتێکە کە زۆربەی
پرۆژەکان نەکراوە لە عێراق مثلەن پرۆژەی استثماری زۆری خەرج نەکراوە چونکە نەفەقاتی ئەوەی کە ئیسمی ئەوەی کە لەسەر وەرەقەیە بۆ ساڵی 2023 198 تریلیۆن دینار بوو بەڵام نەفەقاتی فعلی زۆر کەمترێتەوە ئەتوانین بڵێن ڕەنگە 130 تریلیۆن بێ یا 140 تریلیۆن بێ لەو دەوروبەرەیە کەواتە تۆ ناتوانین جێبەجێ بۆ جا کێشەکە لەوەیە بۆ ساڵی 2024 خەرجەکانی عێراق بە 224 تریلیۆن دینار یعنی قەبارەکەی زیاد بوو کەواتە تۆ 224 تریلیۆن دینار پێویستە بەچێ هەر 130 پێویستی بە 100 ملیار یعنی نزگەی بە زیاتر لە 160 ملیار دۆلاری پێویستە بۆ ئەوەی کە بتوانێت ئیرادات یەکسان بە نەفەقات باشە ئەمە حکومەتی عێراقی تۆ 160 ملیار دلار چۆن پێیاکەی خۆ نەوت ئەوە پێیا ناکات نەوت 100 ملیار دلار پێیاکات یا 110 ملیار دلار پێیاکە بڵێ بە دروستە ئەگەر نەوت دابەزی ئەگەر مەسەلەن لە 85 هاتە 160 باشە چیاڵی سەبارەت بەو پێشنیازە ئەو کاتە چیەکەی نەوەڵا گریمان وەزارەتی دارایی هەموو قەرزەکانیایەوە پارەی هەیە هەموو قەرزەکانیایە وتی من پرۆژەم جێبەجێ نەکردو و خەرجیانەی کە لە بودجەیە هەبووە خۆ 200 تریلیۆن دیاری کراوە بە 200 خەرج نەکردەوە 140 خەرج کردووە قەرزەکانیایەوە تا چەند دروستە 100 دلار بە 100,000 دینار بێ ینی پەیوەندی ئەوە چییە لەگەڵ قەرزەکانە ئەوەم بۆ باسکەی پەیوەندی قەرزاری وەزارەتی دارایی بە دەستکاریکردنی نرخی دینار و دۆلار لە چیدایە ئەو ڕایەڵێم بۆ بدۆزیتەوە ئەو گرەی کوێرەیە لە شوێ بەڵێ کاتێکە ئەگەر هات و بانکی مرکزی بێت 100 دلارکە بە 100,000 واتە هەموو 100 دلارێک کە وەزارەتی دارایی لە ڕێگەی نەوت لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە دەستیەکە بێت ئەبێ بیا بە 100,000 واتە پارە دیناری کەمتری دەستکەوێت کە دیناری کەمتری دەستکەوت کورتێنانەکەی ئێستا لە ساڵ چەنە کورتێنانەکەی لە ساڵ 50 ئەو کاتێک کورتێنەکەی ئەبێ 100 واتە تۆ تەنها لەوانەیە 100 تریلیۆن دینارە دەستکەوێت لە 100 دلار بە 100,000 کەواتە ئەگەر 100 ملیارە دەستکەوێت کەواتە 100 تریلیۆن دەستکەوێت 100 تریلیۆن لە کاتێکە بەس ئەو نەفەقاتی کە ئەبێ هەر مەجالی تیانە هەر خەرجیکەیت یعنی هیچ مەجالی تیانە 133 کە بە نەفەقاتی تەشغیلی و نەفەقاتی بڵێن موچەخۆران و هەموو ئەو نەفقانەی حکومەت بەڕێوە ئابات 133 کەواتە تۆ هەموو ئەو ساڵە 33 ملیار دلار کورتێنانە دەبێت یخۆ ناکرێت و هەر بانکی مرکزی بڵێ ئادی دینارەکانی کە تەبع کردووە دەی قەرزم بەرێ تۆ ئەو دینارانە هەموو یەچێتە ناو ماڵەکانەوە کە چۆن ناو ماڵەکانە لە ماڵەکانە سژ نەکرێت خۆدان نزان کە خەڵک پارە ناخاتە بانکەوە زۆر بەدەگمەن نەبێت ئەم لە پڕێکە ئەم دینارانە بێنە دەرەوە یعنی ناجێگیری سیاسی ئەسکەری ڕووبات ئەو دینارانە یێتە دەرێکسەی کەن بە دۆلار لە پڕێکە خواست دۆلار زیاد ئەوە تا ئەڵەی ئەو وەرەقە و قەڵەمی کە بەرەسمەوەی خوێنیتەوە منیش ئەوە نووسیوە پاسێکی باشیامە بۆی باسی ئەوە بکەین کە حکوومەتی عێراق ئەو دینارانی کە چاپی کردووە لە بەردەستی خۆی دانیە لەژێر کۆنتترۆلی خۆیان نییە ئەو دینارانی کە لە بازارە چاپ کراون دکتۆر وەکو چەکی بێمۆڵەت وایە وەکووە هەموو ماڵێک چەشێکی تیاابێ هەر گرژیەکی ناوخۆی دروست بێ خەتەرێکی زۆر گەورەیە بۆچی چونکە ئەم چەکانە دێنە دەرەوە یعنی چەکەکە لە بەردەستی حکوومەت خۆیان نییە بە فەرمانی وەزاری و وەزارەتی بەرگری و هەواڵگری بجوڵێت لە بەردەستی خەڵکایە ئەیت ئەم خەڵکەش ئەگەری هەیە بە یەک لەحزە لە ڕۆژێکە خۆچی وای کرد 100 دلار بچێتە نزیکی 170,000 بەجارێ 2 تریلیۆن بێتە بازاڕەوە چی ڕۆیات شڵەژانی گەورە دروستە بێت هیچ گەرانتی کراو نییە ئەو دینارە نووسوانەی کە لە بازاڕا هەن بە هۆکارێک لە هۆکارەکان لە ناکاو بێنە دەرەوە بۆ کڕێنی دۆلار خواستێکی زۆر بۆ دۆلار دروستکەن خستە ڕوویەکی زۆری دینار دروستە بێ دینار زۆر دابەزێت دۆلار بەرزەکاتەوە بەڵام دکتۆر کۆتایی مانجی 2020 من لە بەغدا ڕوبەڕوو پرسیار لە دکتۆر عەلی عەلاویەکەم وەزیری دارایی عێراق لێ پرسم بڕێکی زۆر پارەی چاپکراوی دینار هەیە لە دەرەوەی سیستمی بانکیە چی ئەکەن بۆ ئەوەی ئەم دینارانە بێنەوە ژێر کۆنتترۆلی خۆتان لەو کاتەوە کۆمەڵێک وەڵامی دووبارە هەیە دکتۆر حکوومەتی عێراق بۆی ئەم دینارانە خەبەرکاتەوە کۆمەڵێک شتی کردووە بۆی ئەم دینارانە لە ژێر کۆنتترۆلی خۆیان بێ ئەم 101 تریلیۆنەی کە هەیە وەک ئاماژە پێدا 93 تریلیۆنی لای خۆی نییە 9 تریلیۆنی لە لای خۆیەتی کۆمەڵێک ڕێکاری گرتوۆتە بەریشێک لەوانە قەواڵەی دارایی ئەفرۆشێ
و لە مانگی ڕابردووە بانکی یەکیش بە تایبەت قواڵی دارایی کەم فرۆشتووە ئەوەش کێشەیەکی دیکەیە واتە سەنەداتە فرۆشێت چەکێکە فرۆشێ بە خەڵک لە بەرامبەر دیناریان لێ وەرەگرێت دینارەکە کۆکاتەوە یان سیستمی پارەدانی ئەلکترۆنی موچەی کردووە بە ئەلکترۆنی تەوتینی ڕەواتە بێشێکە لەو میکانیزمانەی کە هەیە تۆ موچە بە کاش نەدەی بە خەڵک و خەڵکیش پارەدانیان بەشێکی زۆران لە ڕێگەی ئامێری POSوانەوە بێ بۆی کاش لەو بینانە بێت حکوومەت ناچارکی بە زیاد چاپکردنی پارە سوودی باشی بەرز کردەوە دکتۆر حکوومەتی عێراق باشی ناوەندی عێراق ببوورە لە سەدا 4 کردی بە لە سەدا حوت وی هانی خەڵک با پارەکانە لە ماڵەوە دانەنێن بێن لە بانکادای بنێن ئێستا قسەیەکی دیکە هاتوتە پێشەوە تەمان هەموو مەنگاوانی حکوومەت کردی بە گوێرەی پلانەکانی بانکی ناوەندی بێ ئەڵێن لە 6 مانگیدا هاتووە بڕی ئەو پارەی لە دەروی سیستمی بانکیە لە سەدانەوەتەوە کەمەکەین بۆ لە سەدا 15 واتە ئەگەر 100 تریلیۆن دینار لە دەروی سیستمی بانشی بێ بۆ نمونە ئەکەین بە 15 تریلیۆن هەوڵێکی دی کە قسە و باسێکی جدی هەیە لە ماوەی ڕابردووە لەگەڵ دیژنەی دارایی قسەمان کراڵێ حکوومەتی عێراق هەستەکات ئەم هەنگاوانە زۆر باش نەبووە ئەم چەکە بێمۆڵەتانەش زۆرن ئەم دینارانەی کە وەکو ماری سڕوان هەر ڕۆژێک بێت گەرمای بەهار خەبەریان نەکاتەوە ئەڵێن یین دەستکاری سفری سەر دینارەکەین بە بیانوی ئەوەی کە سفرەکان لە ئەبین بە خەڵکەڵی وەرن پارەکانتان بێنەوە چکە پارە چاپەکەینەوە ئەی گۆڕین کە پارەکانیان هێنایەوە ئێمە پارەکانیان بە چاپکراوی نادەینەوە 1000 دینارەکەین بە 100 دینار یانێکین بە 1 دینار یا هەر سێ سفرەکەی لابین یا دوانیان یان یەکی لابین کەوتوتە سەر و بڕیاری کە هەیە حسابی ئەلکترۆنیانە دەینێ بۆ نمونە دکتۆر کامەران 1 ملیۆن دینار ئەبا بۆ بانک 1 ملیۆن دیناری نادەنەوە کارتێکی بانکی هەیە و 1 ملیۆن دیناری تیا چاپ کراوە ئەمەوەکو هەنگاوێک بۆی سیستمی ئەلکترۆنی پێشکەوێ و هەم ئەو پارەی ناو خەڵکیش دیستان و بێتەوە ژەڕکێفی بانکەکان و تا چەند ساڵێک لەژێر کۆنتترۆلی بانکەکان بێ حەزەکەم ژێم لە ڕای بەڕێستان بێ حکوومەتی عێراق هەر بە جدی بۆچی تا ئێستا موفق نەبووە لە ڕاکێشان و ئەو پارانە زۆر سپاس طبعا تعبیرێکە بەکارێنە چەکی بۆ بێمۆڵەت بەڕاستی من نەمزانیوە ئەو تعبیرە بەو شێوەی بەکارێنم بزەبت ئەو پارانەی کە لە نەماڵەوەی وەکو چەکی بێمۆڵەت وایە هەر ڕۆژە بێ یەنە دەرەوە ئەگە حکوومەتی عراقی بڵین حکوومەتی عراقی یا بانکی ناوەندی بە هاوکاری هەمویان مەسەلەن هاتوون چەند استراتیژیەکان بەکارهێنەوەی شێک لەوانەوەی سوودی بانکیە بەرز کردوتۆ لە پێناوی کە یان فرشتنی قواڵی داراییە کە ئەمانە بەڕاستی لە وڵاتە لەوانێت تۆزێ ضعیف بێت بازارەکەمان مڕونەتی ئەوەی نییە تا وابێت و چەند وەسایلێک تریان بەکارهێناوە لە پێناوی کە ئەو پارانە بێنەوە ناو بانک بەڵام باشترین شت ئەوە بوو کە متمانە بۆ بانک بجێڕنەوە بۆی کە من خۆم بەدەستی خۆم بچم کە پارەکانم کە مەترسی هەیە لە ماڵەوە داینێم بچم لە ناو بانکە داینێم بەڵام ئەمە وا بە ئاسانی ناکرێت متمانی بانک تۆزێ زەحمەتە بگەڕێتەوە بڵێن یەکسەر لە ماوەی 6 مانگا بگەڕێتەوە بەڵام ئەو ڕێگەی کە لە ئەخیرا باس کرد بڵێ ئەوە باشترین ڕێگەیە کە بتوانێت چی بکە بتوانێت ئەو پارانە بجێڕێتەوە بەڵام پێشەوەی باسی ئەو بکەم تەفاسیلەکەی باسکەم یەک ڕێگەی تریا بوو مەسە هەموو هەرچی ئەو معاملاتانەیەکە چێتە ناو مؤسساتی دەوڵەتەوە تۆچی سیارێکە کڕی ئیلا بێ بە ترانزاکشن بێت کە تۆ 15 ملیۆنەکە و تحویل کرد لەم حسابەوە بۆ لە حسابە و لە مرور سەیریان کرد و 15 ملیۆنەکە لە ڕێگەی بانکەوە بوو یا تاپۆکردنی خان و زەوی ئەمانە کە کاتێک لەمەوە ئەچێتە سەر ئەوە و بانکەکان مافی سحوباتی گەورە نایەن بە کەستەمەکانیان بۆ نمونە من عەرزێکم فرۆشتووی ئەم بە 15 ملیۆن ئەیەم بە 80 ملیۆن کە ئەچم 80 ملیۆنەکە تحویل لەبێ وەسەر حسابەکەی من لە حسابی بەرامبەرەوە من ناتوانم 80 ملیۆنەکە ڕاکەشمەوە بچم لە ماڵەوە داینم ئەمێ بەو ڕێگەیش ئەبێت بەڵام ئەیژەر زۆری پێ ئەچێت ڕەنگە فترێکی زۆری پێ بچێت تا ئەستۆکو هاوڵاتێک مافی خۆت نییە مافی خۆت نییەوە بانک تا چەند مافیەوەی هەیە من زەویەکەم فرۆشتووە و لە فڵانە بانکایە 80 ملیۆن دینارم لەوەیە با بە سەرێکەوە نەماتێ بە 4 ڕۆژ بە بماتێ مافیەوەی هەیە بە کاشی نەماتێ خۆی لە ڕاستیە لە دەوڵەتانی تریشە کە کاتێک تۆچی پاری زۆر ڕائکێشید لە دەوڵەتانی ئەوروپا و بڵین بەریتانیا ئەوانە ئەگە لە 3000 بۆنم لە بەریتانیا ئەگە لە 3000 پاوند زیاتر بووڵێ بۆچیتە فۆرمێکمان بۆ پڕکەرەوە بزین ئەم پارێ بە کاژوەرگی بۆچیتە بەڵام لە عێراق ئەمە مشکلەیە بۆچی مشکلەیە لەبەرەوەی کە حکوومەتی عێراقی ئەترسێت یا بانکی مرکزی ئەترسێت متمانی دینار لە دەست بچێ و ئەو کاتە خەڵک هەمووی ڕاکە لە دەست دینار لەبەرەوە ئەوەشی نەکرد
ئەوە بە قۆناغی دوای ئەوە ڕاست، ئیکات ڕاست. لەبەرەوە ڕەنگە حکومەتی عراقی قانونە دەرکا یا بانکی مرکزی قانون بڵێ ناتوانانی سحوباتی گەورە بکەیت ئەیکەیت بەڵام بۆچیتە لە کوێ دای ئەنێ ئەگە بڵێ لە ماڵەوە نابێت ئەگە بڵێ بۆ شتێکی ترمەوێت ئەڵێ باشە بۆ شتی پێکردی باشە بۆ تحویلەکەی بۆ حسابی کەسە چ شتێکی پێ بکڕە بەڵام ئەمە مەترسیدار تۆزە لەم قۆناغی ئەچکە لەبەرگە عراق ئەوە لێنی کە متمانە بە سیستمی بانکی کەمەکاتەوە کە کاتێک تۆ بەڵێ ڕاست ئەوەی کەمێکاتەوە مەشاژیل دروستەکات تۆ ناتوانانی خەڵک تێگەێنی بۆ بەنیسبەت ئەو موچێش کە ئەدرێتە حسابەکە تا چەند مانگێکیش ئێستا لانەمی کوردستان ئەگە ئەم موچەیە بچێتە سەر حساب بانکی تا چەند مانگێکیش من زۆر قەناعەتی 100% لەسەر ئەوە هەیە کە لە سانەوەی خەڵک کە کاتێک موچەکەی بۆ دابەزێت دەست بچێ مووی ڕاستە خۆی کا بەکاش تا چەند مانگێک وا ئەبێت بەلایەنی کەمەوە یعنی هیچ پارەیەکی تیان نایڵێ لەناو حسابەکە ناڵێم هەموو کەس بەس زۆربەی خەڵک وایە بەڵام باسی شتێکی ترێ کرد باسی مەسەلەن لابردن سفرەکانی کرد کاتێک کە حکومەتی بانکی مرکزی أم ورقة نقدية صادرة بموجب قانون عن بنك المركز العراقي أم $25,000 كم بيما أم $25,000 قيمتي بونا من $20 قيمتي $20 نية خو $1 شلوني تينا شو بين $2 تينا شو بين بلام كخاونة كي شيء بنك مركزي عراقي كبنك مركزي عراقي ودي بيانا بوم بيانا روا بامن بوب قرن بديناري كتير تو مجبوري ببيته ناتواني بلي نايبه مو مجالي أم لاولاي هيج تيانية لبلا وتشيا كاتك أم بروسية أكات جام بروسية سرشي زور طبعا يسلم برنامج رنga آسان نبيته مشتباس كين كاتك خلق ناتشار بيت باركاني ببرته بانكي ناوندي بوي خاطر صح حسابك وكاتك ايوه رايك شدو بون من بس باري قبا اجرين باري جورا بولين 100 مليون دينار كاتك تو تي رايك شتو بانكي مركزي يا بابلين او بانكالي بوتشيتا ابي بلاي بوشتك مو اقبلي لما لو داني مال نابت اقبلي شتي بيكرم على باشا شتي بيكريد بو تحويلك بو سر وحسابك بيكري شي بيكري حتى لدري ولات شتي بيكري تحويلك بو درو بو تحويلك لرجيس سيستم سويفت بو ده كم بدولار اشتغل لي بيكرا مس اي بو ريجي بيكري واجر ام ريجي وكو خوي جيب بل اتواني بيكات ششمانك توزي زو بس اتواني لماوي صالينك دو صاله اتواني بل لسان نوي او دينارك هي بخاتم ناو بانكا كانوا طبعا بالمناسبه اي خاتم ناو بانكا كانوا بووەیە بانك استثماراتي بيبكى يعني بانك قوتي زوري هبت يعني اسات شلون اما يشك كريكار بلا مالو دا يا يشك دستيكار لمالو داني شبيه كارو زر لابوريات بارش بما شو اوايا اقل مالو دايني زرزي زور ابيت شي ابي بخيته بانك بانك كات استثمارات ولا بلام لبريك دواجار هاتي نوصلوا نقطه لبريك بانك متمانينيو تو ترسي لو يك استثمارات زر كيان بانكي مركزيان للروي السياسيه شتێک ڕووبات پارەکە فوتێت بۆیە خەڵک نایکاتە بانک وڵا دکتۆر کۆمەکێکە بکەم لە شتێکە ئەتوانێت ئەو پارێ من دوای پرسیاری ئەوە لێ یەکەم لەوە چێت شۆشە لە بازاڕە دروستکە مامەڵەکان تێک بە بەڵام حکوومەتی عێراق پرسیارەکە وەیە دیناری بۆ چییە بالای ئەو نەوێ بالای خەڵک بێت دیناری خەڵکە بۆچی لای ئەو بێ کێشەکەوەی حکوومەتی عێراق دکتۆر لە مانجی ڕابردووە 8 تریلیۆن و 800 ملیار دیناری خەرج کردووە بە دینار خەرجی کردو طبعا بانکی ناوەندی بەرپرس نییە لە دۆلار ینی پارێزەری دینارە وەزارەتی دارایی بەرپرسە لە دۆلار وەزارەتی دارایی دۆلارە هێنێت دۆلارەکانێدا بە بانکی ناوەندی بانکی ناوەندیش لە بەرامبەر دینارێداتێ بانکی ناوەندی پێویستە کات بۆ نمونە ئەم مانگە 8 تریلیۆن و 800 ملیار دینار بە وەزارەتی دارایی چه خەرجی هەیە دیناری لە بەردەستانیە ئەو دینارە پێویستەی لە بەردەستدانیە بۆیە چی ئەکات لە بانکەکانی قەرزەکە ئەم بانکانەش هەنێکیان تاوان بە ڕێژەیەکی سوودی دیاریکرا و بە قەرز ئەیدەنێ بەس من ئەمەوێت کۆمەکم کەی لە شتێکە دەگوترێت کۆتایی ئەم ساڵ کۆتایی محەممەد شیع سوودانی گوتی لە ئەمریکا کۆتایی سیستمی فرۆشتنی دۆلارە لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنی و ئیتی سەکۆی ئەلکترۆنی نامێنێت تۆ ڕۆژانە 200 ملیۆن دلار بفرۆشی بانکی مراسیل نامێنێ نێوەنگیر بانکەکان خۆیان نەتوان ڕاستە و خۆ مامەڵەی داراییان هەیە بانکی ناوەندی نەبێ بە نێوەنگیر بانکێکی نێوەنگیری دەرەشی نەبێ ڕاستە و خۆ دۆلارەکەت ئەنێریت بۆ بانکێک لە وڵاتان کە شتەکەی پێکڕی جا دۆلارە ڕوپێە درهەمە یا لیرێ مەوزوعێک نییە ئێستا حکوومەتی عێراق ڕۆژانە جەنابەت فەرمووت نزیکەی 200 ملیۆن 220 ملیۆن دلار 250 ملیۆن دلار دەفرۆشیە این 293 ملیار دیناری هەموو ڕۆژێک پێویستە بۆی ئەو دۆلارانە حواڵە بکە یەکێک لە سەرچاوەکانی ئەوەی کە حکوومەتی عێراق دیناری دەست دەکەوێت ئەو دینارەیە
کە لەلایەن بازرگانانەوەیە دەدرێ بە بانکی ناوەندیش دۆلارەکان بۆ حەواڵەکە. دروستە تا ئێستا هاو کۆکی لەگەڵم دکتۆر لە سەرمە باش سبەینێ کە سەکۆ ئەلکترۆنی نەما حکوومەتی عێراق لە ڕێگەی شێوە دیناری دەستەکەوێ چۆنیە میکانیزمەکە طبعا حکومەت بەڵێ میکانیزمەکەی وایە کاتێک کە تۆ وەزارەتی دارایی دۆلاری دەست ئەکەوێت تۆ کە کاتێک لە حسابی عراق دۆلاری بە بازرگانان ئیتر دۆلار درهەمە هەر شتێکە ئەی بە بازرگانان مقابلەوە چی دێنێ دینار دێنێ واتە دینارێن بە بانکی بۆ نمونە بانکی مرکزی پارەکەی ئەوە بەڵام ئەو تەدەخولیتیان ناکات تەدەخولیتیان ناکە لەبەرەوەی کێشانی کە لە ڕابردووە ڕوویە و متمانە من نەماوە بە بانکی مرکزی ئەو دۆلاری کە هەیە تۆ شت من دینارم پێ بازرگانم ئەمێ شت لە سین بێنم دینارم پێ چکە خەڵ ئەو شتانی کە فرۆشتووە مەسەلەن لە دوجار بۆ بە دینار ئەو دیناریا با مثلەن خواردنم فرۆشتووە هێناومە لە دەری وڵات و خواردنەکەم فرۆشتووە بە دینار و دینارەکەم کۆ کردوتەوە ئەمەیە بۆم بکەن بە دۆلار بۆی هەر کە ئەم دینارە ئەم بۆم بکەم بە دۆلار و دۆلارەکەشم بۆ تەحویلکەن لە ڕێگەی بانکە ئەهلیەکانەوە بۆ نمونە بانکی ئەهلی هەیە ئەچی دینارەکە ئیتێ دینارەکە و بۆ ئەکا بە دۆلار چ دۆلارێک هەڵەگرێت دۆلاری عراق هەڵەگرێت دۆلار ئەوەی کە عراق خاوەنداریەتی باشە ئەم دیناری پێەیە ئەیا بە دۆلار لەو حسابەی کە ئەمریکا عراق هەیەی لە بانکی فیدرالی ئەمریکا و ئەمریکا لە دۆلاری عراق ئەم پارێت تەحویلی سین نەکات تەحویلی بەریتانیا ئەکات واتە باش حکومەتی عراقی یا باڵێن بانکی مرکزی عراقی کە ئەو دۆلاری یا حکومەتی عراقی کە ئەو دۆلارە لە نەوتەوە دەستی کەوتووە خۆ کە دۆلارەکە ئەیا بە بانکی مرکزی یا بڵێن ڕاستە خۆی یاوەتی بە فیدرالی خۆ بێ دیناری باتەوە دینارەکە لە چێ وەریگرتووە لە بازرگانەکە وەریگرتووە واتە وەزارەتی دارایی ئەو دینار لە بازرگانەکە وەرەگرێت بەشکی ڕاستەوخۆ بەشکی ناڕاستەوخۆ لە ڕێی بانکە ئەهلیەکانەوە وەری ئەگرێت و وەزارەتی دارایی ئەو دۆلاری کە لە ڕێی نەوتەوە دەستی کەوتووە یایەتی بە لە بانکی فیدرالیە ئەوەی ئەیاتێت باشە بەڵام یعنی عینەن شتەکاتەوە بەس بانکی مرکزی سەرپەرشتی ناکات باشە یعنی لە کاتێکە سەکۆی ئەلکترۆنی هەبێ یا نەبێ زۆر وازەحا بەس منەمێ شتێک ڕوونکەینەوە دینارەکە من وەکو بازرگانێک با 1 ملیار دینار برنجم فرۆشتووە ئەم 1 ملیارە ئەدەم بە بانکی ئەکس ئەم بانکە ئەهلیە دینارەکەی منی لایە دۆلارم بۆ حەواڵاکە وەزارەتی دارایی بۆ ئەوەی موچە خۆران بدات دیناری لەکوێ بوو دینارەکە لای خۆی نییە ئەبێ لە بانکانی کۆ بکاتەوە نابێ بە قەرزلیان وەگرێ لای خۆی نییە مەسەلەن لەکوێ دینارەکەی ئەو جار باڵێ ئەو دیناری کە بازرگانەکەی وایەتی و ئەوێ دۆلاری وەزارەتی با بڵێن دۆلاری وەزارەتی دارایی با نەڵێن دۆلاری بانکی مرکزی دۆلاری وەزارەتی دارایی پێ بکڕێت بانکە ئەهلیەکە حکومەت حسابی ینی بانکە ئەهلیەکانی لەبەردەسایە چ پارەی هەبێت حکومەتی عراقی چ پارە هەبێت لە ناو حسابەکانی بانکە ئەهلیەکانایە ئەمە یەک دووش خۆ تەنها بانکی ڕاشفەیدەین و ڕەشید لە بەغدا بڵین پارن ینی مەعاش نایەن ینی مەسەلەن چەندین بانکەی من نایان بنم ینی زیاد لە 30 بانک هەیە کە لە ڕێگەی ئەوانەوە مەعاشە دەری ینی قوربان 43 بانک لە سیستمی پێدانی موچە هەن 39 بانکیان ئەهلین جا بە کەرتی تایبەت و گشتیەوە شەرت نییە هەمویان موچە خۆری گشتی بن هەیەی موچەی کەرتی تایبەت هەیە بەڵێ باشە باڵە فەرموو بەڵێ بۆ نمونە بانکی X بانکی Y بانکی A بانکی B ئەمە هەمووی بازرگانان هاتوون کە دۆلار کردن ئەم حساباتانە هەمووی ئەگەڕێتەوە بۆچی بۆ وەزارەتی دارایی ئەوەی حەسەی خۆیەتی وی کە دۆلاری بۆ کڕی نەک هەموو ئۆپارانی کە هەیە لەنا ئەو بانکەیە بەڵام یەک شتە بوو خوا بیڵێم ئەوە زۆر گرنگ بوو طبعا دوجار کە تۆ ئەگەر حکومەتی عراقی بێ ئەم خەڵکە بخاتەوە هەموو پارەکانی بخاتەوە ناو بانکە ئەهلیەکان حکومەتی عراقی ئەبێ ئاگاداری ئەوە بێ نابێت لە مودووە کورتێنانیە بێ کورتێنانیە بێ دەزەبا بۆ پارەی من و تۆ دوایی بانکەکە متعفرە بێ مەسەلەن بانکەکە کورتێنانی ئەبێت لەوەی کە بتوانێت پارەکە بۆ بژێڕێتەوە ئەگەر شتێکە کڕیایە بەڵام حکومەتی عراقیە بەچی چارەسەری کات کاتێکە لۆکال ترانزاکشن ئەبێت ینی لە ناو خۆی ئەم پارێت تەحویل بێ ئەڵێ هەر بەڕقەمە مشکلێنی تۆ پیشانیان بکە و پارەی چۆتە حسابی و مەژەڵە پارێکی زۆر ڕاکێشێت کاتێک کێشە دروست دەبێت کاتێکە من نەبێت خانوێک لە بەریتانیا بکڕم
200 ملیۆن لەس حسابەکەی خانەی لە بریتانیا کڕم ئێخوا بێ کەپیتال موڤمنت هەبێ ینی ینی جوڵەی سەرمایەکە هەبێ لێرە بۆ بریتانیا منەڵێم ئەو پارەم بۆ تەحویلکەن ئەو پارە بێ لە حسابی عراقی ئەو دۆلارم بۆ تەحویلکەن بۆ ئەمریکا بۆ منە خانوو لە ئەمریکا کڕم ئەگەر لەو کاتێ حکومەت عراقی کورتانیە بێ زەختێکی خسوێتە سەر دۆلارەکانی خۆی کەم بوو بێتەوە ئەو کاتەی کێشەی گەورە لە ناو سیستەمی بانکی عراقی دروستە بێت لەبەرەوە ئەگەر هاتوو پارەی بنووت و ئەو خەڵکە هەمووی بچێتە ناو بانکەوە باشە قوبوڵە بەو شەرتەی نابێت کورتێنانی لە ساسێت تێپەڕێت ئێستا کاکە کورتێنان لە ساسی دکتۆر کورتێنان بۆ بودجە وەکو خوێی چێشت وایە وەکو خوێ وایە بۆ چێشت بودجە کورتێنانی نەبێ هەر تامی نییە چۆن عێراق توانێت بودجەیەشی هەبێ کورتێنانی نەبێت ینی هەست ناکە ئەوە زۆر دوورە بێت یعنی لە واقع ینی بەڵێ تەمان کورتێنان لە ئابوووریە مشکلی ڕێگە پێدرا بەڵێ کورتێنان لە ئابوووریە ڕێگە بێترا وەکو چۆن هەڵاوسان ڕێگە پێدراوە هەڵاوسان ڕێگە پێدراوە لە دووکەم لە بینی 1 بۆ 2 بێت یا لە 0 بۆ 2 بێت لەو بینابێت بۆ یکەم مۆتیڤیشن با بە ئابووری کورتێنانیش بە هەمان شێوەیە ئەبێ لە ساسی GDP زیاتر نەبێت ئەوە یۆناان ئەو هەموو کورتێنانەیە بوو ئەوروپا چەند هەڕەشی لێکرد چۆن ساڵە لەمە پێش کە نابێەوە کورتێنانە بێت زەختەکە سەر ئێرۆ کە کورتێنانەکەی زۆریش نەبوو کورتێنانەکەی لە سا 6 بوو قەنەعەتیان پێ کە ئەبێ نەفقاتی خۆی کەم کەمتر لەسێ یەک پرسیاری دیکە لێکم بەڵام کورتێن زۆر بە کورتی بە سی چرکە وەڵام بیتۆ سپاس دەکەم پرۆسەی لابردنی سفری سەر دینار وەکو نەشتەرگەری کردنەوەی کاسەی سەر و گۆڕینی مێشک نییە لەم کاتەیە زۆر لەوە قورسرا بۆ حکومەتی عراقیش لەم کاتەیە کە ئێستا ئێمە باسەکەین لەبەری کە چەند کێشەیەکی تەکنیکی و ڕقەمیش دروستە بێت ینی کێشەی ڕقەمی دروستە بێت بەڵێ بزەبێت پرۆسێکی زۆر قورسە پێم وانی لە ساڵی 2024 و 25 جێبەجێ بکرێت تۆزە زەحمەتە زۆر دکتۆر من کە گفتوگۆ لەگەڵ بەڕێستاکەم کات سفرە بێ نازانم بۆچی هیچ کاتێک نەمتوانێت پابند من بکاتەوە کە گفتوگۆ لەگەڵ تۆیاکەم هەمووشی خەتای توێ باڵتەماوە کرد وڵی من دام نابوو 25 خولەشی قسە بکەین بەڵامیتە زاریارەکانێ بە چێژ و نەوەڵا پەیوەندی بۆ نیە پەیوەندی بۆ تۆ ئەسڵەن زۆر بە خێرای قساکەی زانیاری زۆر باشی شەدەی ئیتر قسەکان وەکو برنجی کوردی وایە سووکە خۆشە چیانی خۆش هەزمە بێ بۆیە ئیسان زۆرە خوا لەسەری زۆر سپاس دەکەم دکتۆر کامەران زانیاری زۆر باشە پێداین گفتوگۆیکی خۆش لەگەڵ کردی هەر بژیت بیسەرانی خۆشەویست کاس و کارانی بەڕێز ئێوە ئیدی لە بازارە مامەڵە ئەکەن بۆ خەڵک بۆ سیاسی هەموو ڕێیەکان یا ئەچێتەوە بانە یا ئەچێتەوە ڕۆمە بەڵام بۆ هەمومان هەموو ڕێکان ئەچنەوە پارە ئاگاتان لێبێت ورەی پارەکانتان بن بزان چۆن مامەڵی پێواکەن هیوادارم سووتان لە گفتەوە کە بینی بێت خوا داوامتان بە خوا ئیشتان بە خوا بەزارتان بە